بناوی خدای گەورە و میهرەبان بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن وەکو ئێوە ئاگادارن و لە ڕێگای ئێوە شەوەڕای گشتی ئاگادارە چەند ڕۆژێکە بە شانازی و بە دڵخۆشیەوە شاندی ئیمرالی لە هەولێرن و دوێنێ کۆبنەوەیان لەگەڵ جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەبوو و ئەو ڕۆژ کۆبنەوەیان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی هەبوو. شاندی ئیمرالی پێکاتون لە نوێنەرانی چەند پارت و لایەنێکی سیاسی و ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی تورکیا و هەروەها هەردوو پارێزەرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە دیدار و کۆبنەوەکانیان وێڕای گەیاندنی سڵاو و ڕێزی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە جەنابی سەرۆک مەسعود بارزانی و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان جگە لە گەیاندنی سڵاو و ڕێز پەیامی تایبەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیان بە جەنابی سەرۆک و هەروەها بە سەرۆکی هەرێمی کوردستان گەیاند. ئێمە وێڕای بە گەرمی بەخێرهاتنیان ئومێدی سەرکەوتن و مۆفەقیەتیان لە بۆ دەخوازین بە تاکید هەرێمی کوردستان دەربارەی پرۆسەی ئاشتی لە ڕابردوودا ڕۆڵێکی گرنگی هەبووە و پشتیوانی لە پرۆسەی ئاشتی دەکا و ئومێد دەکەین شاندەکە دوای گەڕانەوەیان هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا باشتر و چاکتر بەرەو پێشەوە بچیتن. ئێستاش ئەو شاندە خۆشەویستە لێرن لە بۆ باسکردن لە تەواوی ئامانجی سەردانەکەیان و گەیاندنی پەیامی خۆیان لە ڕێگای ئێوەوە لە بۆ ڕایگشتی دووبارە بە گەرمی بە خێراتنیان دەکەین و ئومێدی مۆفەقیەت و سەرکەوتنیان لە بۆ دەخوازین. ئینشاءڵڵا هاتنی ئەو شاندە لە بۆ هەرێمی کوردستان و دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا و هەروەها جێبەجێبوونی هاتنە ئارەی پرۆسەی ئاشتی بە خێر و خۆشی لە بۆ گەلانی تورکیا و لە بۆ خەڵکی کوردستان ئامانجەکانی تەحقیق بکاتن. ئێمە بە شانازیەوە چەند ڕۆژە لە خزمەتیاندا بووین. ئومێد دەکەین کاتێکی بەسوود و خۆشیان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەسەر بردێ دووبارە لەگەڵ بەخێراتنیان تەمەنای موفەقیەتیان لە بۆ دەخوازین. ئێستاش کاکەسکین بە ناوی هەموو شاندەکە پەیامی خۆی لە ڕێگای ئێوەوە لە بۆ ڕای گشتی ڕادەگەینیتن کەرەم کەسەگە. زۆر سپاس. چاپەمەنیا هێژە ئەم سەرناوی شاندەیە خۆ و بدڵداری و بڕێزداری سڵاو دەکەن. دسەریدا ئەم سپاسیا خۆ ji bo waliya Hewlêrê rêzdar Umîd xweşnav dikin koçber û şandeya wî du roj ev eleqekî bilind û mezin şandeya me pêşwazî kir û em îro jî li qonaxa wî li hemberî we vê daxuyaniyê didin. Belê em du roje li Kurdistanê ne li Hewlêrê ne do hevdîtina me bi Serok Mesûd Barzanî ra çêbû hevdîtinekî ku hêvî û bendewariya gelê Kurd gelekî lê hebû saetek û 45 deqe me sohbetekî wek di nav biratiyê da wek dildarî û dilxweşî û kêfxweşî me vê sohbetê kir. Di şandeya me silav û hezkirinê Rêzdar Öcalan bo Serok Mesûd Barzanî û peyamî wî ji bo proseya çareseriyê û aşîtiyê me nîqaş kir. Îro jî li gel Serokê Herêma Kurdistanê Rêzdar Nêçîrvan Barzanî me hevdîtin kir. Bi heman mijarê da hem silavên Birêz Öcalan û hem ji aliyekî din ve jî ji bo pêşketina proseya çareseriyê û aşîtiyê Birêz Öcalan gelekî qedrekî bilind û mezin dide fikrê Serok Mesûd Barzanî û Serokê Herêma Kurdistan Rêzdar Nêçîrvan Barzanî. Di hevdîtinê me da me behsa pêşeroja Kurda kir ji bo milletê Kurd ji bo gelê Kurd proseya çareseriyê û aşîtiyê ve çawa pêş bikeve rol û rista hemî aktörên Kurdan hizbên Kurdan ji bo pêşketina proseya çareseriyê gelek çawa be derfet û îmkan çêbû ku me di hevdîtina di van dîdara da nîqaş kir.
هیویا گله کرد و گله روشحالات ناوین هیا کو مسئله پرسکریکا کرد لسر بنگها چارەسەریه لسر بنگها دموکراسی حقوق لترکیه والحمی ولات ولا چارەسەر کرد چارەسەرکردنا پرسکریکا کرد لترکیه لباکوری کردستان وی باندورا خویا بپوزیتیف به ارینی لباشور لچار آلیه ولات و روشحالات ناوین بکه جبرکو پرسکریکا کرد بویا پرسکریکا هرمی و نافنتوی همی هزین جهان این هرمه جبو چارەسەرکردنا پرسکریکا کرد نقاش دکن دا آخفن لی اوه کو رولا هر یام مزن جبو پروسیا پیشکتنا چارەسەریه بلیزه و رولا خوا دویدا ببینه اختورین کردانه جبر به رزدار öcalan جبو پروسیا پیشکتنا چارەسەریه به انسیاتیفه کی مزن به حمید درفت و زور و زحمت دا دخوازه مسئله کرد لسر شر و پیفچونه درخینه لسر بنگها دموکراسی حقوق و ناسکرنا محفه گلین کرد پیش بخینه و چارەسەری لسر وی ساز بکه اف ساز کرن اف نقشره اف ری و دلگنگشی و آلوزیا روشحالات ناوین کو ایرو به همی آوای ته قوماندن و آلوزیه کی مزن لروشحالات ناوین هیا جبوی ملتین کرد جبوی ملتین روشحالات ناوین همی ملتین بندست و سردست ین هری باش ین هری سلامت پیشخستنا پروسیا چارەسەری آشتیه جبر و سروان نقاشا دا سروان مجارا دا سروک مسعود بارزانی به پیشگیریه کی مزن جبو پیشکتنا پروسیا چارەسەری پیشکتنا خو جشانده مرا و پیشگیریه خو پشتوانیه خو جشانده مرا پاروکر ام گلک که خوشی و بدل خوشی ام کارن جگلی خورا جگلی روشحالات ناوین جهان را پارو بکن کو ایرو ام دوروج لکردستان لحولیره ام دو هفدیتنین گلک مهم مکر هر دو انجام دیدارن ما هفدیتنین ما گلک باش در باس بو اف انجام وان هفدیتنان نتنه جبوی پیشروجا ملتین گلین کرد و جبوی پیشروجا روشحالات ناوین ملتین روشحالات ناوین جی لسر بنگها آشتی دموکراسی و حقوق و پیش بکوه هیویا ما اوه ام تخوازن جگل روشحالات ناوین را جگل مرا ویاجی پارده بکن ین درحمی دوان آلوزی و گنگشتی دا یکو ما بهیسانی بخوشی دلخوشی و هیوی بندواریا ملت مگل ما اوه کو اف مسئله لسر بنگها تملا آزادی آشتی و کویه چارەسەر ببه همه اختورین کردان همه دین سازین ریخستن حزب هلوستکی گلکی خوشن هلوستکی نتوی کردواری کردستانی و لسر بنگها آشتی و آزادی پشتوانیا و پروسه دکن شانده ما ایرو هفدیتنی خوان دیدارین خواه لحولیره بداوی دکن اما در باز سلیمانیه ببن سروک یکیتیا نشتمانیا کردستان برز بافل طلبانی و جگره سروک هرما کردستان کوبات طلبانی را امی دیداری دار بخن شانده اما پشتی وان هفدیتنا و دربار انجام هفدیتنی دال لترکیه وقتا در باز ترکیه بو و بنویسکی انجام وان هفدیتنا دا اجرای گشتیرا پارو بکه داوی دا لسرناو شانده اما ام هر هفدیتنین حولیر سروک مسعود بارزانی و سروک نیچیروان بارزانی ام گلکی بکی خوش بون ام دکارن جگل خورا جگل روشحالات ناوین را مزگینیه کی خیره جبوی پیشکتنا پروسه چارەسەریه و آشتی جگل خورا بدن ام دکارن هفدیتنی خدا دیداری خدا جوار اجرای گشتیرا وانتشتا پارو بکن گلکی سپاس گلک سپاس خیراتن وابزانم همشتك بتفاصيل قلت لك بسيار ناويتن